ئەم شەو باسی دینداری پچڕ پچڕاکەین. هەڵبەتە باس و مژارەکە لە دووڕیانێکایە. ڕێیەکیان ناوەکە بەڕوونی دیارەکە باسیەوە ئاکەین مرۆڤێک کە دینداریەکە ماوەیەک نوێژەکە ماوەیەک نایکە ماوەیەک بە ڕۆژووە ماوەیەک بە ڕۆژوو نییە ئەم ڕێیەکەکە و تا دوایی ڕێیەکی تر باسی ئەوەکەین مرۆڤێکمان هەیە هەموو ئەمانەکە دەوەی کە ئەبینرێ نوێژەکە ئەبینرێ ڕۆژوەگرێ ئەبینرێ ئەمرە و حەجەکە حتا ئەبینرێ تۆزێک چاکە و پیاوەتی و خێر و خێراتی شەکە بەڵام لە ناو خۆیە لە مامەڵەکردنی ژیانە ڕازگۆ نیە دادپەروەر نییە بە جۆرێک لە جۆرەکان دڵڕاگر نییە دڵشکێنی زۆرە و تا دوایی جا من ئەمەیە بپرسم ئایا ڕێگەکەی دووەمیش مەحسوب بەکرێ لەسەر دینداری پچڕ پچڕ یان ئەمە دیندارێکی مستەقیمە و بەڵام ئەم شتانەی تایە دکتۆری عزیز فەردەڕۆن گەلک سپاس بۆ تا هەمن درێژ بێ هەردوو دینداریکی سەختەنە هەردووژی دینداری هەردوو ڕێکە دینداریکی نەڕاستن دین هاتیە منزومەکی کاملە یان تێڕاژێدە هەموو یان راجي هناك ونراجي هناك ندرس أفتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض أو تشتكي نراستا دهمان كات دهمان وقت ده كاتي قلت نزيكي أو تدينات بي من نابج جرك يعني ضروري لكن قدري ممكن باعتبار ما إنسان ما بشر داويدا كل ابن آدم خطأ هر إنسان قابلي غلط وقابلي شاشية وقابلي جو بكذا كيماسية ده ولكن هولدانك الزور هي جو جرك أخلاقي تا معاملاتي تا يعني برنجك مطابق بين لأو تديني تا دور ده من يقصب وتبيجم ده كاتي وسردمي حضرتي عمر كوري خطاب حادثة كي رضايا مشكلة كي درست بوا عمر قوتية أو بياوة من محتاج الشاهدة كيما شاهدينية بياوة كدور دهاتي قوتي من بمشاهد عمري بو قوتية توا وصر جعفات شاهدي ديكي رفيقي تويد ناسي جيراني ماليوي جيران نورمال هافدود ناسن يعني من دكارم بو روجك بو دروجة تصنعي بكم خو جواني بكم مكياجي بكم تديني خو بو تدرست بكم لي من وقت جيرانو روجانا دركبه وهر ورا من ناطوان تصنعي بكم حقيقة ديار دبي تو جيراني قلنا والله يا حضرتي عمر من جيراتي النكرية قلت يا ناخذ كرينو فروتين كريا باعتبار انسان حقيقتي وينا معدني وينا دكرينو فروتين درت كبي قلت يا نا والله من كرينو فروتين جيل قال وينا كريا يقول ناخذ رفاقتي سفر بكريا سفر ده انسان حقيقتي خد ديار دبي قلنا والله من رفاقتي جينا كريا قوا راوسطا احتمال داودي تبي المزقا وتشندرك عتي اللي ميجدك قال والله قلنا اذهب فانك لا تعرف هرت او بياو ناس ناكي او حقيقتك دبي مروف بزانبي ديروك ناسك مصري هيا احمد امين قصكي دبي حريري اجر تحريري راس اللي قال حريري مزيف سخت الناس بكي اجر شير اللي قال ويني الشير فرق جداي الناس بكي اجر او دايكا جو دليوي شوطي دكي جري لسر منالي خوا وقتي وفاة كريا فرقي او كسي افرتي جود كي جري ببرا او فرق جداي الناس بكي دي الناس بكي جي او دينداريا راس جوي دينداريا سخته بشرنجي برنجي معامله يعني من الدنيا فايدة من تشتلقوا من بزان بمقو أخ يعني لميجيتا روجي قرتنيتا حج وصداقاتيتا بشرنجينا أو باندورا وتأثيرا وبرهمي ويد جفاكي دا برنامج دا أو نقطة ما إشارات كريا بيخمر عليه الصلاة والسلام الجفاتك كيبو بحسي آفرتك يدكن دبي يا رسول خدي فلان كسي ما شاء الله زور الميجادك زور روجي دقري زور حج دك صداقات دك ولكن يا رسول الله تؤذي جيرانها بلسانها زماني وين نشرينا زمانك سختها يا لقى الجيران بيخمر عليه الصلاة والسلام نقول يا ما شاء الله ما شاء الله خواي قوراجي قبول بك نا بيخمر عليه الصلاة والسلام يكسر بيفاني سراس كريا قلت يا أخبروها هي في النار
بوي بيجن أو دا آجري جهنم دا تفلو أو لميجا تفلو أو روجيا تفلو أو حجة تفلو أو صدقة تفلو لميجو روجي وحج وزكاة دا آجري جهنم دا كما جبرقو برهامي وينا نهات براسكن دهمان كدا بحسي آفرتك جديدك دبي يا رسول خدي فلان كسي نافكي ناسكن خلق ديار مدينة ناس دكن كيم اللي ميجا دكي يعني اللي ميجا واجب دكي سنة ناكي روجي قرتني فرزي رمضان دكي دوشنبو بيشنبان ناقري صدقي واجب ددي ولكن يا رسول الله تحسن إلى جيرانها بلسانها زمان خوش الجيرانة بيخمر عليه الصلاة والسلام يقول والله إيماني وكيما علامتي دين داريا ناقصة بخمر بيفاني سراس كده قوتية بشروها مزجيني بدنيدا هي في الجنة أو خلقي بحشدة شماش برقو برهم ديار دبي من يك نقطة بوتا بيجم كاك دارون نورمال لميجي جنازة السيدة جاسم جمع شتر دزاني سيدة ما يوم مسلمة لميجي جنازة ما شارت كبيرة دكن هر شهيد جي لميجي جنازة سرناي كرن باشا يعني اللي ميجي جنازة شارتة كبيرة وشهيد اللي ميجي جنازة سرناي كرن شهيد أحد بيخنبر هم سروال مشكرية همش بدلي شارتة كبيرة نهتة كبيرة كرنا خلاص يعني بو خاطري قيمته وقدري وان شهيدي أحد بيشتي اللي ميج بيخنبر عليه الصلاة والسلام دناف لشكر وعسكر ضد مشي تفقدي أحوالي مسلمان عندك جيشت يا أفرتكي كوري وينا شهيدة البردستوي داوي ديا حمبيزي كريا دكي جري او دايك دستي خول سروي كوري خود بي جعفي وي دغري سرسينغاوي حتى تسرسي زكي وينا كاتي جو دستي خود ديني سرزك ميزدكي جو كوري وينا دوكا فرغري دايل سرسينغي خوش برسيا فدايكا حالتك يزور عاطفيه هم شر شهيدي كتيا وهم كوري برسي شهيدي كتيا فقسكي عاطفيش دبيدات كبير دبي فزت وربي الكعبة بالجنة بخداي وكعبة بحشتي بيخنبر عليه الصلاة والسلام ينجي أجر من بم أجر تبي أجر سيداي جاسم بي احتمال أو موقفي عاطفي يعني ما به لهن رنجا كجرنجا ما نراستي بيجن يعني مجاملة بكن ما بيجن إن شاء الله بحشتي يعني بيخنبر عليه الصلاة والسلام بيفانا سراس دكي نقو دلي دايكي خوش نكر يكسر بو أو دايكا قود قو ما يدريكي تشكو زاني قو بحشتية لعله تحدث فيما لا يعنيه دبيقو أو كرة أو يقو شهيدي كتيد معركة دا أو يقو برسيبوا دبيقو تيكلي إيشا كيبوا نئيشيوية هو النقطة الزور قورية قو من بزانبن تدين جرك إنسان دحفتي بالتشتين شاك بيخنبر عليه الصلاة والسلام لقال قبرك قبرستانك دمشق هي قبرك صحابي ما يزادك قو ما دجن جبا يعني عبا جبهي بيخنبر أفنا زندكاوينا ما بعديني بكرماني بزندك زندكاوينا دلرزي رعشتي الصحابي بيجن خير يا رسول الله دبي ألا تسمعون ما أسمع ونقهدارناك انت تشتيقوا من قهدارتكم قلت يا خير يا رسول الله قل إنه رجل يعذب زلامك تي عذاب دان قلت يا بوشتي عذاب دان يا رسول الله قلت يا خلق نبها راستي بوش زماني بينا أواد علامته إشارته حمو عبادات مسلمانتية أساسا لمج روجي قرتن حاج صدقة بو خاطري إنسانك باش بين ميداني كاتمة بحسي لمجدكن مفهومي لميش ما لمجدكن دبي قلنا معقول بي أمرك تعبدية لكن غايتك جهاية أو غاية برهمي ويد جفاقدة يا خويا كرن إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر لميش قرك منعت بك جخرابية يكي قونا مسلمان بي بيقومان لميش ناكي انجح انسانك مسلمان بي انجح انسانك ايمان دار بي حتى قول ميجا بكي ديمك ايمان ينجي اسلام زائدي لميش يساوي قرك منعتش خرابية بكي اقرت الميش دكي منعتش خرابية ناكي او تدينك مغشوشة او تدينك سختية اشارتك علامتك يا لميش تنراسطة يا خدانك ايمانة تنراسطة أوائل تشتكي زور جرينجا مروف لسان أو نقطة بيرا أصلاً لكن يك نقطة جهة من حقي هردو برادري خوي جورجي تقوم أو نقطة ده يعني ما تفهنك واقعي بنجي يعني بركي اختصاصي دكتور خاني يجي دائما وفرق جوازيك هبدنا بين مبدأ ودنا بين تطبيق مبدأ وجوازيك إلا هو هبنا بين الدين ونا بين التدين جبر قو الدين أو تشتي كمالا قو خدي تعالى دخوازي لكن تدين إمكانات قو من قريب
بين ميدان. فدائما تديني إنسان ارتباطي وهي بأحوال مروفة وأوان نخص بدين إسلام أو بحمو بهوريان بدين إسلام بدين خريستيان بدين جهوتي بحتى أفكار إنساني بعلمانيات بشيوعيات علمانيات مبدأك تطبيق فكرك تطبيقي وين صار أرتي واقع جفاكك بو جفاك وفرق بكي علمانيات لتركيا هذا تطبيق كرن زماني مصطفى كمال أتاتورك دجيتيا دولة بو دين بينما علمانيات الدولة الغربية بلايانة بطرف بحياديتها دولة بو دين أم بيجن ديمقراطي الولاطي عربة برنجة كيش رنجاتي تطبيق كرن لكن الولاطي غربية برنجة كديتي تطبيق كرن مسيحيات كي سؤال بكي مبدئي مسيحيتي مبدئكي آشتيانية وك سيداي جاسم قمنا نافي سيداي آشتية لكرية يعني سيد حضرت عيسى بيجي أو كسيقو شقك الوجه تي الراس بدي مليون شبي بديته أو مبدأك تطبيقي وين صار عرضي واقع يعني شر جهاني ده وشر صليبية كان بمليون إنسانة هاتيك كشتن ديمك أو نقطة جد بو خاطري مجالك مثالية نتشن واقعية دائما فرق جوازنا بين مبدأ وتطبيقي مبدأ باشا بلان بوكو ملقا تو دو نمونة هنايوة نمونة دو دراوسيكي حديثكي بيغمر صلى الله عليه وسلم بله دراوسەیەکیان نوێشکەر بوو ڕۆژوگر بوو عیبادەت و بەڵام زمانی باش نەبوو وتی لە جەهەنەمای دراوسەیەک وەکو پێویست نوێژ و ڕۆژوو ئەرکە دینەکانی جێبەجێ ناکرد بەڵام زمان شیرین و زمان پاراو بوو وتی تۆ لە بەهەشتای یعنی ئەتوانین بڵێین ڕێگە حەقیقەکە ڕێگە مامەڵەیەکردنەکەی ژیانە لەگەڵ یەکتریە ئینجا دینەکە نەما هر دينه أو تعاملي خلق أو تعاملي شاكل قل خلق القل بشر بشكش دين يعني فصلنا بجدين هر أنجامك أجبر أو نقطة دين نتني الرهك وريشك دريجة دين نقف منديلية دين نقحب أجبر كرني قرآن وحديث ومن تطبيق ناكا أجبر ويكي أو برسفنا من ددمته يعني نمرشدنا مالي منها من نقلي دكم عمر كوري عبد العزيز قود ناف جفاكي وكومل قهيمة مسلمان ده اعتبار دبي خامس الخلفاء الراشدين جبر عدالتي وينا قصكي دبيجي دبي أدركت السلف من كسم بري خديتنا وهم لا يرون الدين في الصلاة والصوم دين ناس ناكن اللي ميجروجي دين ناس دكن بالكف عن أعراض الناس دين ناس دكن قول شون خلق باراستي بي جدستيتا وجدفيتا بري استاذ برنامج ده قالك جراهات يقول هم من جي آن يزمان هن سيداي جاسم جي آن يزمان كاتي قلت من سؤال بك من بسؤال بك سيداي جاسم سؤال بك مروفي متدين شكسا مروفي مسلمان شكسا احتمال من برسي في بدي مولا وكسي قلت درسي سيداي جاسم حاضر دبي او كسي قلت درسي قرآن حاضر دبي او كسي قلت مواظبة سر لميجي جماعات دكي يانجي الصوفية او كسي قلت تسبهاوينا دستي ويدا الله 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 ويبي بينما بيخمر عليه الصلاة والسلام كاتي أو سؤال جيكرنا يا رسول خدي من المسلم قلت يا المسلم من سلم المسلمون من لسانه ويده أو كسي قو مسلمان جدستي وينا وجدفي وينا باراستينا سبك طبعا بابتي الروكشي هرشان موضوعك بالذات روكشيني لا روكشيني أزانم دینداری بچر بله بۆیە خسمە ئەو دوو کۆڵانەوە بۆی کە هەردوو کۆڵانەکەمانە بێت من وا وێنەی بکەین کە ئەو دینداری کە سروتە ئاینیەکانیش فەرزە ئاینیەکانیش جێبەجێەکەی بەڵام ئەگەر دادپەروەری و قسەی باش و کردەوەی باشی لەگەڵانە بێ ئەچێتەوە دینداری بچر ڕاستە فەرمی بچر ئەگەڕێتەوە بۆ دوو لایەن یەکێک لە لایەنەکان مۆزوعی تەطبیقکردن و کارکردنی کەسەکەیە بە ئەو دینەی کە هەیەی مەسەلەن بۆ منە هیوا هەیە ماوەیەک عیبادەتێکە و دوای ماوەی وازی لێ دێنێ هیوا هەیە شتێک لە لایەنێکی زۆر بە قایم گرتووە لایەنێکی بە ئەم دوو لایەنە ئەگرێتەوە لایەنێکی زۆر بە سوک گرتووە لە کاتێکە خۆی دین بابەتێکی گشتگیرە خوا لە قورآن و ئاەتی کە جەنابی دکتۆر ئاماژەی پێدا أفتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض لا تكيد الخواه فرمي ويقولون نؤمن ببعض ونكفر ببعض ويريدون أن يتخذوا بين ذلك سبيلا أولئك هم الكافرون حقا كما الآيات معنية تأكيد لسنة ما كاتوا الآيات يتر خواه فرمي كما أنزلنا على المقتسمين الذين جعلوا القرآن عضين فوربك لنسألنهم أجمعين عما كانوا يعملون أو كساني كالدين ينكرت عضين جمعي عضايا لزماني عربية أصل واية جمع مذكري سلام للوظي علنايا مخالف قياسه يعني أو كساني كدينيان كريت الدو بشكي كان زور بقايم قرتوا بشكي كان إهمال كردوا
خوا فەرمێ فوربك لنسألنهم أجمعين تاك بتاكيان برسالة لي كان لو آياتي تجري فرمي أولئك هم الكافرون حقا أواني كوا كافر أبن بوا لبابتي إيمانا مثلا الله والله باورم ببيغمبري بري بريكيانية باورم بري آياتي قرآن راسه بريكي درويا يا بريكي باوي نما يا بريكي نازم أما اعتقادنا ما نقشتي بنص آياتي قرآن خوا أولئك هم الكافرون ما بس موتانية أو بشي باور هنا يعني لانك قايم بقري لانك شل بقري ام باشا ام بابتيك خوما نمشو اسمان زيات لسري بكين بابتي اويك واكسيك لسر عملك بردوام نابه طبعا وانا اويك لسر عمل بردوام نابه لسر كردويك اجر كردويكي ركني نبي الاسلام غيري او بيت ممكنه انسان اگر چی باش نیه پیامبر صحابیه که فرميه روزی كان پیغمبری خدا صلوات والسلام عليه وسلم فرموا يا فلان لا تكن مثل فلان كان يقوم الليل فترك قيام الليل وكو فلان كسمه با وشونيج يكري سوازي لشونيج هنا اما لباب مكرمه وفضلايا بلام اگر بابتي الركن كان اسلام بيو كسكن يجو عبادته طاعته كان روجس زلامك هات جورو بو جماعتي صحابه لخدمه پیامبر صلى الله عليه وسلم دانشتون فرميه پیغمبری خدا اگر هرچی حلاله فرموته به حلالی بزانم و هرچی حرامت فرموه به حرامی بزانم و وازی لی ببینم نوێژەکانم بکەم ڕۆژووی مانگی ڕەمەزان بکرم جگە لە زەکاتەکە هیچی تر نەدەم لە ڕێوێتێک ئاوا هاتۆ پرسیارەکە ئەی پێغەمبەری خوا خوات ڕۆژی چەند نوێژی لەسەر فەرزگرۆ فەرمی فەرمی پێنج نوێژەکەم ئەی چەندێک ڕۆژوو فەرمی مانگی ڕەمەزان فەرمی چەندێک زەکات فەرمی ئەوەندە زەکات ئەوەندە ماڵ بوو ئەوەندە زەکاتی لێدەی فرمي أي حد شنك فرمي يكجار لسرد واجب حج بكي فرمي والله فرمي لما زياترناكم ولما كم ترناكم أتما بهشت لصحيح مسلمايا فرمي بله الله وتي والله لا أزيد على ذلك ولا أنقص والله لو كم زيادناكم واصيت شو درو فرمي كاتيت شو درو فرمي بيعنصر فرمي أفلح وأبيه إن صدق لروايتك أفلح والله إن صدق سين بخواجر أو بيا والراس بكات أشت بهشتوا خواي خات بهشتوا بويا بابتي تطبيق كدني الدين عملي دين اواني كوار ركنه دزگرتن بالركنه كان وهيك لا اسگرنگا كان ديني اسلام بوي بيوز بيوا بلام اويك هي لبرامبري كسكنيه دجكاني بكا بون منيك لو انا او حديث باسي كربيم خوش ومش اماجي بيبن فرمي لعله تحدث فيما لا يعني لو تدخلي خلقي كيكريو قسيله اشتكى كريوك هي او نبو به شهيد بوا لبرسا بردي خصو تسرسكي شهيد بوا لبيناوي خوا فانصا فرميل لوانيا قسيلة موضوعك كربي إيشي أو نبو بخوابه هو وني خطبهاش يعني وين كار كرني شو نباش يتي صير كان خطر يعني بابت يعني بالراسي من السيداء أو عند جوان بليغ قسيكر خليك وتشبلي بولادم استغفر الله هنا بليغ وقسك يعني سيرك شمبوت هنا راس زور جوان حديثك يعني بتسلسل باسكر خواب موفق يعني لو بيجيشا لا في غمر صلى الله عليه وسلم شهيد بوا لبرسا بردي خصوصا تسلسي أويت قميتي هشتا هرماويتي خوي اصلي بوكو اضافيك من حد مني يك وش زياد كم قصه كان دكتور زور جوانبو حد مني يك بس بوكو رون كرنوي توضيح بابتك بيغمبري صلى الله عليه وسلم اصلي بابتك اوني انكاري او بكابچه تبهشتو راسه انكاري لسر كسك روش شاياتي ببهشت بيكم خالك اللي وي نقطه جرينج سيدا واي راسه كيقيني هبوا ملا بهشتها نعم من دايكا كي يقيني هبوك كركي لبهشتها بيغمبري صلى الله عليه وسلم ويسيتي بيامي بدات خلق بلي قد ملا بيقين ما لا باش قد ملا بيقين ما لا دوزخا خوي اصلي بيامي حدسك اويا سمعنا واني او كابرا واي كردويانا بلام بيغمبري صلى الله عليه وسلم او عقيديك براسي كردو بلام يك مفهومي تري لي ورا جيريا واتا اگر كسك لقشتك قصبك ايشي او نبي تدخلي بك إمكان أجر شهيدش بلا بناء إخوة بخات جهنمه. باشا دتو بو برسيارة يتر بيم بو بخرة دنياي استاوا. بالا. يعني شو كي سايتر مانجي رمضان. بالا. يتر استا أتوانم بلهم بداخوا زور ترين جوري تكفير كردن زور ترين جوري. تدخلي اشتكى إشي أونية. يعني مثلا قلنا بياو دكتوراه لأصول فقهاية من تخصصهم أو تخصصي لجياني كتابي كنا خيندوتو من لبابتي قصا كم موضوعي واي بنجا كتاب من لسري خيندوتو بنجا موضوعي واي دو بانزا كتاب ودرس لا ملا داني شو بانزا كتابي بدرس شرح كلوا لسري بابتي توضيح عدم أو كابرا لجياني يكتبي نت يا خيندوتو أنا مطالعي كلنا هيك بس لأن نظري خويا واتي جيشتوك كواني تدي يكسر تدخلك أو جنيوي شدا ديت بزانا والشهيد يجبي لا إخوة مقامي عليك إيه دكتور با تاو بيما لم دنيا إيه يا
ئەوەی بەردامەکەی پارمانوتی هیچ قسەیەکیشی نامێنێڵێ سپاس بۆ هەردوو مامۆسا سپاس بۆ پرسیارەکەی جەنابیشی شتێکی ڕوون کردو کە ڕەنگە زۆرێکمان هەر لە خۆمانە بینی بێتمان و شیکارێکی چی جوانی چی بۆ بکەین شەرعیەت و دروستیەکی چی بۆ دروستکەین نەزانین ئەمیچە خۆی فێڵێکە با من ئەوە بێژم کابرا خواردنە خوایەژێ برا ئاوە جێگەیەکە چاو خواردن وە جێگەیەکە نەوەڵا لە گەدا یەکە گرن و ئەگەر ئەم دوانە دژبەیەکون هەر لەویان نەخۆشتە ئەوە هەر بۆ پشگیری قسەکەی تۆ بە جاروباری و نوکتەی تێکە منیش خاڵێکم هەیە دکتۆر لە وڵاتی کە ناداژی خاڵە هەمە لە زۆر خۆرەکانە ئەچووی نانمانە خوارد مەسەلەن بەیەکەوە بێبینەران ناخۆش و ڕەمەزانە ئەچوین بۆ سەروپێ باچە ئەمان خوارد لە سەروپێگاتی نەدەرەوە چاخانە بوو بۆ چاخواردن لەوێژ نان و چاوماستێکی خوارد ئەمەریەوە کاکە تۆ چێوی کاکە سەروپێ بۆ شوێنێکە ڕوا ماز بۆ شوێنێکە ڕوا ئەگەر تەشبیهی ئەمە بکەین بە باوەڕ و کردار وڵا باوەڕ شتێکە و کردار شتێکی ترە بە شەرەکە دووفاقە بێتەوە نەوەڵا لە ناوی توە ئەبن بە یەکی دژ بە یەک بوون کەسایەتی دووفاقە بێتەوە لە دەری چۆ خەڵکە زانن تو ڕاستکۆنی منافقی دوو جۆر ئەژیت ێژن نازانین باوەڕ بە چی بکەین ێژێ کڵەشێرەکەی لەرا قایم کردو ئەو نازان بە سوێنەکە باوەڕکەم یا بە کلکی کڵەشێرەکە لە واقعەمە بە کلکی کڵەشێرەکە باوەڕەکەین چون من مەقامی نەزەر وەکو سەیدا فەرمووی لە بەرنمەیەەکە من لە نیەتی تۆ نازانم وەلە کردار دەبینم من لە ڕێگەی کردار و گومان ئەبەم بۆ باوەڕ و عقایدی تۆ ئەگەر کردارەکە شپرس بێ ناتەواو بێ دووفاق بێ ڕۆژێ بێ و ڕۆژێ نەبێ و زانمە باوەڕەکانی چی لەمە بتەوتر نییە چون لە باوەڕی بتە و کردداری شل تێتە دەریتە کردداری شل چۆن باوەڕی بتە و پسەمێنێ ئەم خاتە بیری بیردۆزێک کێژێ مرۆڤ چۆن وێناکەی مرۆڤ وەکو بوونەوەرێکی ئۆرگانیک وێناکەی یا وەکو بوونەوەرێکی ماشینی ماشینێک گشتی ئەشیاکانی بەیەکەوە و ماشینە ئەخاتە سەر ڕێگە و ئەڕوا وەلێ وەختێ باتریەکەی خراوە هەر باتریەکەی خراو بووە ئەو ئەشیاکان ئیش ناکەن وەلێ تەنیا باتریەکە خراو بووە باتریەکە چاک کردو ئەو ئەشیاکانیش ئەشنۆ جێگەی خۆیان بۆیە ئەکرێ بێژی ئەمە باتریەکەی عیبیە باقیەکەی عیبی نییە وەلێ لە بوونەوەرەی ئۆرگانیکە وەختێ دڵی خراوێ گەدەی چی کێشە پێیاکە مێشکی چی کێشە پێیاکە خێزانگیریەکەی چی کێشە پێیاکە پەروەردەکەی چی کێشە پێیاکە چون کاریگەریە کاتە سەری گشتی جەناب و بێری نەرزەری خۆ وەختێ سەر ئێشێت فەرز بکەین مادەیەکی خراپ و خواردە ژەهراویە گورچیلەی کاریگەریەکەوێتە سەری جگەری چ کاریگەریەکەوێتە سەری دڵی چ کاریگەریەکەوێت سەری گفتار و کردداری چ کاریگەریەکەوێتە سەری ئەگەر بەم ڕوانگەت ماشا بکەین دینداری پچڕ کە ها لە بەشی باوەڕا خودی دینداریەکە لە کردارە پچڕ تێتە دەر کەسایەتی کەسەکەی ڕەنگە پچڕ بێت ئەمە دینداریەکی جەزیرە وازامەوە دۆرگەی پێش نەگەر هەڵانەکەم دوورگەی دروستەکە ئەمە دوورگەی مزگەوت ئەمە دوورگەی بازاڕە لە مزگەوت تاوەکو مزگەوتی مامەڵەکەم لە حەفلاوەکو حەفلە مامەڵەکەم لە زەماوە ناوەکو زەماوان مامەڵەکەم لە ڕەمەزان وەکو ڕەمەزان وڵا لە بازاڕی چاوەکو بازار لە جنێ و فرۆشتنی چاوەکو جنێ و فرۆشتن ئێمە مەلای زۆرە بینین جنێوەداد نامەلا و جنێوە لە نادا باوەڕکە ئەمە دیارە دۆرگەی ئەژی دۆرگەیەکی دینە و دۆرگەیەکی بازاڕی کۆمەلگاس من دینەکە نابینم دیار نییە لێمەوە کردارە کۆمەڵایەتیەکە تەبینم تۆ ئالەم ناوەڕاستە لە ڕووی کردارە کۆمەلگایەکە پرسیارێک لێکم باشە مامۆستا هەر کابرا خەتای چی بێت شایەنی ئەوەیە کرامەتی بشکێنی جنێو بە باوکو دایکی بدەیت لە دیوارەکە کەڵکۆرەگرێ مکانیسمە دفاعیەکانی فرۆیت کاکەوە تو ڕەبووم کاکە ئینسان تێکە چوە بازیەوەکە یا هێژێ ئەوە شایانی وەسەوە مرۆڤ نییە هەر با نمونەیەکی ئێمە لە دەری دینەوە بێژم لە هەر کوێوە دەسەڵاتێکی سیاسی دەسەڵاتێکی مەکتەبی ئینسانی پەلامی گروپێکی تری داوە وەکو بەرخەنێر کوشتونی و سەری بڕێون و ئۆفی چی نەکرە و ناڕەحەت نەبووە
پچڕ عقیدەکەی چون ئەگەر مەکتەبەکەی ئینسانیە ئەشێ حقوقی ئینسان یەکسان بزانێ بێژێ من و تۆ مافی بەرانبەرمانە ئەگەر مافی بەرانبەرمان هەت تۆ بۆچی لەسەر ئەوە بە فکری تۆ ناژیم ئەم کوژی آخر لەوێنە شتێکی دۆرگەی دروست کرێژێ هەرکێ عقیدەکەی منینەوێتر ئینسان نییە باسی هیتلەرەکەن ڕەفیقەکانی هیتلەریژن زۆر مەزبوطون لەو نظامی ئەخلاقی و قاعدە و ئیدارەی خۆیانە درۆیان نەکردێ فێڵیان نەکردێ وەلێ وەختێ ئەو مهندسە تێ کوورەی غاز دروستەکە ئەو پزیشکە کەسەکانی تیەوە و ئەچوا تاقییان نەکاتەوە بزانێت تەواو مردونیان ماویانە لێ پرسی بۆ ێژە دێمانە ئام نین ئیسا بۆەوە کەسەکان لە من تێبگە ئەمانە ئام نینیانی چی قەسابێک وەختێ بەرخێک سەرە و ڕێ هیچ پێی سەیرە ئاسایژێ خوتێ خۆمە مرۆڤنی ئەگەر مناڵێ بێتە دەستیوە سەریە بڕێ ژەنا ئەمە مرۆڤە ناوێ سەری ببڕم ئەوانەی دۆرگەیی فکرەکەن و کردداری کۆمەڵایەتیان بە شێوەیەکە عقایدیان بە شێوەیەکەژە کاکەمە پەیوەندی چیە بۆەوە ئا لەو ناوەڕاستە دیوارێکیان کرێت دیواری خۆخەڵەتان و خەڵقەڵەتاندنە ئەمانە من بۆ خۆم خستم نەسە چوار بەشۆ بەشێکیان واقعان نازانن ئەگەر دڵ خراو بێ گورچی لێ شەکەوێتە ژێری کاریگەری گورچی لە خراو بێ مێشکی شەکەوێتە ژێری کاریگەری کەسێکە هەردوو گورچی لەوێسیا یەکەم علامەتەوەی ناتوانێەوە پێوە بێسێ سەری گێجە بێ ئەدا بە عەرزە تەعادولی نامێنێ گورچی لەی خراوە لێ مێشکی تێکەی بۆیە وەختێ وەم جۆرە تماشای کەسەکەکەی یەکەم چتەوە خۆی چی نازانێت چی خراوە ئەمە کە نەزانە وەکو جەنابی مامۆسا فەرمووی مەبدە لەسەر مصداق دامنە بۆ نمونێژن ئەمە دەقی کۆنفسیۆسمە ئەمە دەقی بودیسمە ئەمە دەقی ئیسلامە ئەمە دەقی یەهودە ئەوە مەبدەە ئایا یەهودیەکە با لە مەسیحێتا بێژن ئا پرۆتستان و کاتولیک وەکو یەک مەسیحێتیان تەطبیق کردوێ بۆ یەکانە وەختێ تێتە دەقەکە فەهمی کەسەکەتی ئەگەر فەهمەکە نەزانیە من ێژم ئەم دینداری پچڕی ئەمە نیفاق نییە نەزانیە وەختێ نەزانیە وەکو مامۆساوتی ئەگەر ئوسولی عقاید نییە تەطبیقێسی لە معاملاتە سفری مەکە من ێژم ئەمە لە دەرەجەی 170 گرتووە دڵخۆشم پێی چون بە عیناد ئەمیە نەکردووە ئەگەر تەوەزەلیە دەرەجەیەم کەسە کەم کەرەوە ئەزانێت چێ و تااقەتی نییە تەطبیقی بکە خێری بۆ خۆی وەێ بۆ بەرانبەرەکەی ناوێت تااقەتی نییە وەختی قەزاوەتەکە بۆ دراوسەکەی هەرو جۆرە قەزاوت بکە بۆ خۆیەکە ئەمە ێژم پێی تەوەزەلی ئەی ئەگەر حەز و فرۆفیڵێکی واتی ئاماکە ئەمە بەرەو نفاق و شەیتەنەتە چوە ئەم ئینسانە ئەزانێت چیەکە بە عەمد خۆی لە ڕاستی و لە ئەرکەکانی و لە ئەرکی کۆمەڵایەتیە پارێزێ و ئەگەر هەر بە عەمد پلانی داناوە بۆمە چتەکە تێک بدا من زمانی دین حەقم نییە بەکاری بێرم فتووا بدەم وڵێ ئەمە ئیتر منافقە گەرەکێ چتەکە تێک بدا هەر چواری ئەمە لەسەر باوەڕەکەکەوێت چی نەزانەکە چی تەوەزەلەکە چی ئەوەی کە حەزەکانی خۆی پێگرنگترە چی ئەوەی یا خۆپەسەندەکە بابێژم چی ئەوەش کە منافقە وەلێ لەرایەمە حەلمان چییە ینی گەرەکمانوێت حەلێ بۆ خۆمان دۆزینەوە کاکە من دەسم بە عەقیدەی هیچ کەسێک ناگە چون هەست و خواست و باوەڕی کەسەکە ها لە ناویە و من چاوم پێ ناکەوێ تەنیا من کردار و گفتاریە بینم بۆیە دینداریەکە تۆ بە هەر دینێک ناوی ئەنەی ئەوێتە ئەو شتێ ئینپوتە ئەچواتە ناوی مرۆڤەکەوە مرۆڤەکە چۆن پراسسیەکە دیوارە کەس چۆن پراسسیەکە و ئەیکاتە فەهمێ بۆ خۆی من چی ئەبینم ئەوتپوتە بینم سیارە لێ خوڕینەکەتە بینم دراوسێکەتە بینم معاملەی بازارتە بینم بەمانە تۆ بۆم دەرەکەوێت چیت لێرانە کێشەی ئەم کەسەکە پچڕێکات و ئامانەیە یەک هەر ئاینێک من ئاین بە ئامێژم ئاین پلانی ژیانی مرۆڤە چۆن بژی تا بە پێ و ئاینە خۆشبەخت بیت کاورا ئەوە واز دێتێرە کاتە کەرەس دوو نەفەری دوو هەمێژم ئەوەی کە حەزی لێ بوو ئەوەی کە منافق بوو ئەی کاتە کەرەسە دینداری ناکا بۆ ئەوەی دیندار بێت دینداری ئەکات بۆ وەکو باخداری هەنگداری نازانم چەکداری نانی لێوە بخوات ئیشی خۆی پێبڕێ بکات دینی کردووە بە کەرەسە یەکێکی تر ئەوەیە کە هێمن لە ژیانی ئەمڕۆژم بۆچی ئەژیم دوای و ئاخرەکەی هەر ئەمرم من بژیم مانایەکی بێت ئەم ژیانە بۆ من تام و چێژێکی بێت شتێکی تیاوێت لە پێناویە گیانم بەخت بکەم قازانجم کردێ بۆ معنایەکە گەڕێن ئەو وازی لە معناکاتە بۆ عادەتێکە گەڕێ بە چه عادەتێک و بژیم خەڵکە و عادەتەی مەقبولە مەسەن نوێش بکەی لە بازاڕە و من دوکاندارم بینیوە کێشێکی داوە بەری دوکانەکەی عەتر فرۆشووە وابزانم ساڵێکی تریش گەڕانمەوە هیچ نوێژێکی نەوە خوێن نوێژی عەسریە خوێن
بەر لە هەموویان کێشێکێدا بەری دوکانەکەی ئەچوو بۆ کێشەوە لاستیکێکی بەری دوکانەکەی ئەچوو بۆ نوێژ خوێندن کابراایەوتی لێم پرسی وتیمە ئەرێ تۆ ئەم یەک لە نوێژە چییە خۆی وتی ئەمە کارم بێ ئەو کێشە و ئەم یەک نوێژە ئەم ئەترانەوە فرۆشی ئەوەسە کردیە بە کەرەسە و عادەتی نوێژی عەسریی کرە بە ئەسپاوێک بۆ خەڵکەڵەتاندن. بابەتی معنا و هاوسەنگی دەرونی شتێکی زۆر سەختە تۆ ئەگەر گەرەک توێ ئابڕوت بێت ئەگەر ڕێگەرەک توێت معنات بێت ئەگەر گەرەک بێت کەسایەتێکی پێشبینی کراوی هەتایی بێت ئەبێت لە یەکەم ڕۆژێکە فەهم پیاکەی تا ئەو ڕۆژە ئەچیتە دەمی گۆڕستان هاوسەنگیەک لە ژیان تا ڕابگری خەتانەکەی دزینەکەی بێوەفاینەکەی ئەمە شتەکان وا لە کۆمەلگای بین دینەکانیش نابێ بێ ئەخلاق بن هەموو دینێک داوای ئەخلاقەکە ڕوکنێکی گەورەی ئەدیان ئەخلاقە ئەبێ ئەمە بە درێژایی تەمەن ڕابگری ئەمە زۆر سەخت وەلێ زاهرسازی زۆر ڕەحەتە من ئەو مندیلی مامۆسا و جوبەکەی بکەمە بەرم ئەگەر کەسێ لەو دەرگاوە بێتە ناو ئەوە من بووم بە مامۆستا و ئەشتوانم فتوای لەسەر بدەم و زەکات و سەرفترەکەیش ئەگەر بیدا پێم بینەمە باخەڵم بیومە بۆ ماڵ بۆخ ڕەنگە هەروە لە ناوی دکتۆرگە لە کابرا دکتۆر نییە و زاهرسازیەکە بۆ بەرژەوەندی خۆی مامۆستای شاپەیە بێت چونوتمان خاڵی آخر منافقە کەس کە بەعەم دەیکا بەنابەرین ئەم ڕەحەتی زاهریە کە زوو خەڵکی پێخەڵەتێ لەگەڵ ئەو سەختی و دشواری یەکسانی دەرونیا ئەوەندە سەختە کەسەکە ناتوانێت بیکات بۆیە پچڕ ئاسانە زاهرسازیەکە بە 2 دقە با لە هەر لایەکۆ بێ شەنی پێەکەم و من مەبەستم لە شەن بەرژەوەندی خۆمە بە زلانی شەنەکەم و بە شەماڵی لاسی چێکوا لەبەر دوکانەکەی وەچێ ئەوواکات باشە ئەمە آخر خاڵەکەس کاکە گیان چی تێتە ناوی تۆ و چ باوەڕێوا لەونەوە من خەبەرم لێ نییە ئەمە وا لە دەرەوە کە پێیەژن ئەخلاق ئەمە ئیمڕۆ ئەیبینم و تەکی ساڵێکی تری چاتەتبیقیەکەم تەکی پێشووی چاتەتبیقیەکەم ئەگەر من هاوسەنگیەک لە کردداری کۆمەڵایەتیتان نەبینم خوا دینداریەکەتی خەبەر لێە ئەمە نەبینم ئەوە کەش قبول ناکەم باشە ڕێگویستم و قسێ بکەم ینی تۆ زانستیەن ئەڵێ ئەوە پەیوەندی بە من و کۆمەڵگەکەەوە هەیە کە ئەیبینین بە بەسیتی بەسییت من دەستنوێژم هەیە کاک دەرونیانە نازان لە جێ خۆما دانیشتومیانە دانیشتوی تۆ ئەمەیان تۆ ئەبینی ئەوکیان نبینی بۆیە من کردداری کۆمەڵایەتی تم گەرەکە بێگومان بەشە دینیەکە حەقوڵاس خۆی خەبەری لێ بەشە کۆمەڵایەتیەکە حەقوناس ئێمەش خەبەرمان لێ سکاڵایکی لەسەر نووسین ئەڵێ چی یعنی بابەتەکە ئەوەیە کە خۆی ینی حەزەکەم تۆزێکیش باسی ئەوە بکەینەوە کەسانی کە هەر بەڕاستی بەدڵ و دەرونێکی پاکەوە پچڕە دینداریەکەیان سێکە کاک دەرون بەس ڕەمەزانان نوێژ و ڕۆژۆ دکتۆرخانی زۆر جوان بوو باسی ئەوەی لاسیکەکە ئەمە حەدیثێکمانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من صلى البردين دخل الجنة هر کەسێک نوێژی بەیانی و عەسر کاتێتە باش لە ڕێوایەتێکە فەرمێ حەدیثێک هاتووە أفهم من فاته صلاة العصر فكأنما وتر أهله وماله هر کەسی لە ڕێوایەتێکە فقط حەبیط عەمەلو هەر کەسێک نوێژی عەسر لەدەست بدا وەکو وەتانی هەرچی کەسێ مردووە خۆی مایەوێتەوە ئەو نە زەرەری کردووە لە ڕێوایەتێکە فەرمێ هەر کەسێک نوێژی عەسری بفەوتی هەرچی کردەوەی هەڵەوەشێتەوە تەسەوڕ بکە بۆچی تەرکیز لەسەر نوێژی عەسر کراوە نوێژی عەسر کاتی کەسابەت و ئیش و عمومی خەڵک لەو کاتە حەزی لێ نییە دەست لە عیبادەتەکەی هەڵبگرێت کارێک و کەسابەتەکەی هەڵگرێ بچێ بۆ عیبادەت بەڵام ئەو کەسێک کە دەست هەڵەگرێت زۆر پێ لە جەرگی خۆیانە بزانە ئەوە پێ ئەوترێن نوێژ ئەبینی خۆی گەورە مێربانە ئەو پاداشی بۆی دانەوە ئەی چۆنە کەسێک ئەمە واز لە کەسابەتەکەی بێرە لەبەرەوە کەسابەتەکەی چڕکاتەوە بۆ ئەوە بۆ نوێژەچی بزانەوە نوێژە هەر نوێژ نیە ئەسڵەنەوە سێکە بزانە تەرکیز چەندێک لە معنای عەمەل و کردەوەیە کراوە کەوا ڕاست و ڕەوان بێ ئیتر لە زمنی ئەمانە کەسانێک هەیە بە ڕاست و ڕەوانی عیبادەتەکەن بەڵام سار دەبنەوە پێغەمبەری خوا حەدیثێکتان بۆی گەرمەوە پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ڕۆژێکیان سەحابەیە کات بۆ لای ئیمامی ئەبوو بەکری سەدیق ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی ئەی ئەبوو بەکر هەستەکەم منافق بوومە فەرمووی بۆ فەرمووی وەڵای ئەی ئەبوو بەکری سەدیق ئێمە لە خزمەت پێغەمبەر دانیشین ئەگرین و فرمێسکە ڕێژین و دڵمان ڕەبتە بێتە خواوە وازانین دنیا گشتی قیامەتە ئەچینەوە بۆ ماڵ تەک ژنەکانمانە گەماکەین و تەک مناڵەکانمانە گەماکەین و پێ ئەکەین و نانەخۆین و ئەخەوین و هەلەبیرمان چووە کە کەواتەم ئێمە دوو ڕوومانەیە ڕوویەکی لای پێغەمبەر ساڵسەم ڕوویەکی لە ماڵە شتێکی ترین ئەبوو بەکری سەدیق فەرمووی وەڵڵاهی ئەوەی تۆش هەی منیش وام
با بچین بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم بزانن منافق نین ئێمە ئەڵێ هەڵسیان چون بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای سبحان ئەی پێغەمبەری خوا ئێمە بزان تووشی من نفاق نەبووینە فەرمی چییە چیتان کردووە فەرمی لە خزمەت تۆ دانیشین فرمێسکە ڕێژین ئەگرین جۆرێکین ئەچینەوە بۆ ماڵ تەک ژنەکانمانە گەماکەین تەک مناڵەکانمانە گەماکەین پێ ئەکەنین نانە خۆین قسەی خۆشەکەین لە بیرمانە چێتەوە گریانمان بۆ نایە دڵمان ناسک نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر هەموو دەقەیەک وەکو ئەو کاتە بن کە لە لای منن مەلایکە لە ئاسمان تێدا وەسێت تەوقەتان تەکاکە لصافحتهم الملائكة فرمي ملائكة كانت أنت وقتها لقال شو أبنا فريشتا وكاتا فرمي ولكن ساعة وساعة ساعات وساعات إما يسمى من يجيك لو اشتانك يعني آساية بل يسمى برسال تو مثل باب برسال السيداب كمان ملايا لا ما سيدة تو بردوام نيوجكي الحمد لله بردوامي لما يجي فرض نابنك يجي فرض بردوام بردوام إن شاء دكتور الله لمن ببرسا سيدات الميجي بردوام دكي منا وناو نيوجكم والله بخوا بردوام نيوجناكم وشەکە دیارە وشەکە مەبەستیەوە سوح لە 24 لە بەیانی تا من بەردەوام نوێژەکەم شەو ڕۆژ نوێژەکەم ئیسە نوێژەکەم من نعم حق سیکە من اشتراك اللفظ رهزن است اشتراك قبر ومؤمن درتنست لغة كستي كده اها بام تمثيلا ما بس بوكرت قسەکەی تۆ تەواوە قسەکەی منیش تەواوە تۆ بەردەوام نوێژەکەی یعنی من کەسێک نیم نوێژەکان لە کاتی خۆیان تەرکەم بەڵام منیش مەبەستمەوە بوو کە بەردەوام من شەو ڕۆژ خەریکی نوێژ نیم من ناوە نوێژەکەم وایە کەواتە ئەم قسە تەواوە ئەم قسە تەواوە بۆ کەسانێک کەوا ئیمان جاری وایە مەسەل بۆ منە ئەوەر کەسێک التیزام بە نوێژەکان نوێژ ڕۆژانە 5 فەرزە تۆ من کاتێ پێمەڵی بەردەوام نوێژ بکە بەردەوامی من نوێژەکەم بریتە لەوەی ڕۆژانە 5 فەرزەکە لە کاتی خۆیەکەم ئیتر سونەتی بۆکەم نایکەم ئەوانە شتگەلێکی بەدرن لە بابەتەکە ئەمێنتەوە سەر ئەو کەسانەی کەوا جارجار سار دەبنەوە لە عیبادەت هەر ئەوەی تایە ئەمە ڕۆڵی ئەو کاتە ڕۆڵی من و مامۆسای بەڕێزمان دکتۆر خەزنەویە لە خوتبەی جومعەکانە چی ئەکەین بۆی ئەم دڵانە ڕەبت بکەینە خواوە بەردەوام بن نوێژەکانیان لەبیر نەچێ مانگی ڕەمەزان تەوا بواز لە ڕۆژوونێنن ئێمە چەند ئەتوانین بتوانین تەمسیلی مەلایەک بکەین ئەم کەسانە نوێژە عیبادەکانیان خۆش بووە نەوەکە من مانگی ڕەمەزان بێ ئەو نە خوتبەی تنوتیژی بۆ بدەم بێژە بەس بوومە قوربانی بەست بە با ڕەمەزان تەواو بێ بزانە خۆ مەزانم چیەکەم وتی کابرایە بوو قسەیە خۆش لەسەرەوە وتی کابرایە بوو گوێدرێژێکی بوو زۆر خۆشیەویست ئەمە بە ڕەمەزان و دوعای کوتی یا ڕەبی خوایە گوێدرێژەکەم باش بێتەوە 5 ڕۆژ ڕۆژوەگرم 5 ڕۆژ ڕۆژوەگرم وتی گوێدرێژەکەی باشە بوو 5 ڕۆژ ڕۆژەکەی وتی 5ەم ڕۆژ بەربانی کرۆ کەرەکەی تۆپی وتی قەسەم بەخوا ڕەمەزان بێ 5 ڕۆژی لێ بخۆم گوێ بگرە بە قسەکە تەواوکەم بستم بچی لەمە وتی قەسەم بەخوا ڕەمەزان بێ 5 ڕۆژی لێ خۆم زەلامی وا هەیە چێتە مزگەوتەکەی زەلامی دێتە مزگەوتەکەی من لە مزگەوتەکەی منە ڕەمەزان ئەوە بۆ پشتگیری قسەکەی تۆش بۆی کە تۆزێ پێش تۆش پێ بکەنی بەردامەکەی ئێمە ژوایە یعنی ئێمە لە بەردامە هەندێ بەردامەمانەیە فرمێسک بە چاوی ئێوە ناوەستێن دێ بەردامەشمانەکەمان ناوەستە بزەبەت ئەوەیە هەنی گۆڕان کارێکەیە زەلامی وایە گەنجی وا هەیە ڕەمەزان تێڕووە کا لە مزگەوت تێت لە ناو مزگەوتەکەی من ئەوەندە هێرشکردنە سەر خەڵکو و ئەوەندە تون زمانی ناخۆش و یعنی من ئەبینێ تێت فێرە بێ لە من گەنجێکە تەمەن تازە پێ 16 ساڵە تێ سەی منێکە سێرەکان من مزگەوتەکەم پڕکرۆ لە جنێودان بە خەڵک هێرشکردنە سەر خەڵک قسەی ناخۆش ژە بەس ڕەمەزان تەواو بێ بمە قوربانزان چۆن مزگەوت جێبێڵ هەر لەو جنسە بووە من وتم پێی دینداری وەکی باخداری مەڕداری بزنداری زۆر جوان دینداری کردو بە 5 ڕۆژ گوێ درێژەکەی زن بکات و مردی سا 5 ڕۆژی واوە لای ڕەمەزان باشە 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 تۆ ئێستا ئەوکو پیاوێکی ئاینی پێویستێ بە مرۆڤێکە کە هەڵسوکەوتی لەگەڵا بکەی ڕۆژانە عەقیدە و باوەڕەکەی هەرچیەکە خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێویستێ بە مامەڵەکەیەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناو مەدینە لەگەڵ جوولەکە قەرزی لێیان کردووە مەعاملەی لەگەڵیان کرد کڕن و فرۆشتنی لەگەڵیان کردووە جاری وا هەیە شەریکایەتی تەکیانە کردووە جاری وایە داوەتیان کردو بۆ ماڵ چوە لە ماڵیان نان خواردێ تەنانەت جارێکیان ژەهریان کردە ناو خواردنیش بووی یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ غەیری دینداریشە معاملە بەشێکی گرنگە لە ژیانی ئێمە مناقم چێت تۆ چۆن بیرەکەی تۆ بیرکردنەوە پەیوەندی بە خۆ باشە بەشێکش بەشی داوەتەیە
آیا من بهور دکم من مسلمانم لگوری بهوریه من مسلمانم مسلمانتی ریکی گو من در باسی بحشت و راضی کرنا خدا وای نوای لگوری بهوریه من آیا من نخوازم او کسی دی جواری او یگو نه مسلمانه او جواری در باسی او ریکی بجنت ببی و راضی بونی خودی بوینا من دخوازم ریکی وی چیه ریکی گو ببی مسلمان طيب چون ببي مسلمان او انا ما مستجاسم هري بخاري ومسلم بخويني او انا ما مستجاسم هري قران وقرطبي وابن كثير بخويني او تماشي مدكي اگر من مروفكي شاكم وبي والله دين داري فانا ايماني فانا اسلامي فانا شاكا واگر شاف مدكي من مروفكي دين دارك خرابا بك غواز لي بنا والله واگر افدينا نخرب او كسانا وابو او النقطه كي زور عمليه حتى ما دجياني خدد اوروبا ده مزور او نقطه يعني ازار دقرن يعني نهر كاس دتكاني بخاري ومسلم بخويني من بخوجه دار كي محمد علي كلاي بوكس شي يعني حتى روايتك هي سر لويس فرقانجي دي بس باس بخواي جورا من مسلمان بومبري من مسلمان ببينم باش هەندێک جار لە مامۆسایانی ئاینیەوە گوێمان لەوە بێت بە جۆرێک گوێنەی ئەوەکەن مەسەلەن مانگی ڕەمەزانە ئەتوانم بڵێم خەڵکێکی ئێجگار زۆر هەیە کە بەس تەنها مانگی ڕەمەزان ئەتیزامی دینیە کات و نوێژە کات و ڕۆژوەگری ئەوە هەندێک لە مامۆسایانی ئاینی بە جۆرێک قساکەن وێنەیەک پیشانی ئەو کەسانن ئەمەش مەکە توخواڵێ ئەمە چێ یا بەردەوام بە یا واز لەمەش بێنە ئەمە تەواوە نا ئەو قسە سەدا سەد نەتەواوە لێ ئەو فعلەش نەتەواوە ئەوەی کە ئەو قسە ئەو مامۆستەژی دبێژێ مادام وایە ڕەمەزان تەنێت تێدکێ دەواز لێ بێنە ڕەمەزان ژینەکە ئەوەژی نەدرستە من دووردا یا مەسەلەن بۆ نمونە بە ڕۆژۆ بێت و نوێژ ناکاتەوە بەرازی دەم بەسرا و نازانم ئەو شتەی پاش تۆزێ باسمان کرد ناوە نەدرستە من بۆتەوەی قسە دبێژم چ قەدەری ڕاستەژی من نازانم د کتێبی وعزیرە دەرباست بێ کتێبی وعزیدە ئەو تەدقیقی کتێبی حەدیث سەر نییە لكن ینی وعزیدە دەرباست دەبێت دەبێ شێخ عەبدولقادر گێلانی خوا ڕەحمی لێ بکێ ڕۆژێکی دچی حەج دحريك حج ده او شتدر كيف سري قطاع الطرق شتد كيف دار بس وانا هر تشتي اشياء وانا دزنتين جمشي عبد القادر قالاني تشتكنيه برا مرا خوارن تشتكنيه قلت جماعه سروك يا اخو قلت ولا تشتكي القلب فانانيه قلت يا ما خوارني وابن برا مهم يعني بلاش درنا كيف هر خوارني وابن هات يا خوارن بو خوارني الشيخ عبد القادر نبرنا قلت يا مصدي وانا قلت بوشت ناخوي قلت والله ما بروجيما قلت كاكا شو بروجي تبروجي وتهاتيه دركتيا شتاتيه دكي شتاتيه قلت يا طايه كان بين مو خواي قوره او طايه نبره يعني من شتاتي ديكم راسطه لدهمان كدجي من روجي دقرم او روجيه طايه كدنا بين مو خديت على صفر نبوه يعني جيروك واد بيجي دبي شيخ عبد القادر الجيلاني تشوا قشت يا حاج ديكي طوافي لور كعبه ديكي دبيني او سروكي شتا خب كعبه فقريدايا يا ربي من عفوك يا ربي ستار يا ربي عفو يا ربي من دبي ها برهات هات اقو من اقو تاوطا بنبره او ايشيغو او برادري مسلمان دكي جار لمش دكي جار لمش ناكي هجار روجي درمانجي رمضان دبي مؤمنكي تام خارج رمضان دبي ندوري ايمان دكبيان دوري عباده دكبي او كاركي غلطه لكاركي من يام كما مستجاسمي بو او كساجي بيجي دوازل او مانجاجي بين او جي غلطه تبلو او غلط بس نبي مبرر يعني برا او قصدان نبي مبرر نبي متشجيعي بو او كسا تمام ومستد بيجي نا بس ببردوام ببركي عسى ولا على او طلب منه او طلب منه او لسرق سكيوتي كابلات شو بلاي مع مصايك وتيتي ما مصا وتبي الزينام لقل افريتيكا كردو سكي بربو واني سامي من على كل باربو وتي يعني قتلوا الزنا وقتلوا يعني ماكشي جناح وبري نصيحتي كروتي باشا قينتو كزينات لقلا كر زينا خوي تواني كي قوريها خو منعت بكردا يا بوي نبوايا تمنالو بنبوايا تدو جناح تي اخر والله بيستوما يجن منع كردن مكروهه كراهتي تو الزنا كي ان مكروهه يعني قزمه تبري خلكي براسي لبريش تو من التشدد زلامي وهي جاري لسر موضوعي كي بابتي السنه بيستم روجي كان جنجك هب ولا شارك كان كرساني خومان وتي لسر سنتك دايكي داتا برشق تيتي بوم سنتناك كاكتر مش دوسك وشما بيج يك دقشمان معه باش هوشمان بيت امانك وثمان لبشي اركانا من قسمني ولا لبشي رفتاري اجتماعي كورا
وەکو مامۆسا فەرمووی ئەگەر تۆ هەموو ڕۆژێ سەر لە باوکو دایک بووی زۆر باشە وەلێ ئەگەر بیکەیتە مانگێک کەڕەتێک دروستە وەکو ئەوڵنگەکە باش نییە وەلێ مانگێک کەڕەتەکەیش لا ببین یا مانگە کەڕەتەکەیش بەهار بمێن ئەو دەرگا یا پردەکانی پشتسەرمان لە پەیوەندی بینی خۆمان و خۆیان نەبڕین هەر بمێنێ ئەگەر کەسێ ماوێتی تۆ بۆچی نقطێ ئومێدی تیاما بۆ گەرەکتەوی چە بکوژێنی تۆ ئەمەمان لەبیر بێت ئەم مکانیزمە کەسەکە دینداریەکەی و کردارەکەی پێتەوجی ئەکات یەکێکیان معامڵە لەگەڵ خوا ڕابین هود فیلمێک و ئەچوو لە دەوڵەمەنێت زیێداوە فەقیر وریا بین بڕێ کات کابرا غەڵەتەکانی بە چاکە گەرەکێسی ئینکاژە ئەوە من بۆ فلان چت ئەوەندە خێر و خێراتم کرد قەینا ئالوێنە بەرتی لەمدا و نازانم نزولم وەرگرتووە و ڕبام سندێ هۆشمان بێت ئەگەر کەوتیتە ئەو ناوەڕاستەوە لە سەر دیوارەکە تەوجیەکەی هەمووش خەڵک ڕازی بکەین نفاقێک لە دەرونی خۆ تا دەست پێکا کەسایەتی و دووفاقکاتەوە هۆشمان بێت هەڵهاتنی کەسانی تر لە دین لە مەکتەب لە حزب هۆکارەکەی دینەکە یا مەکتەبەکە یا حزبەکە نیە دیندارەکەس بە شێوەیە مامەڵەکاوک و مامۆساوتی کاورە ئەڕەتێنێ وشەی فێرکردن و پەروەردە ئێستا کراوە بە دوو وشەی تر فێربوون و کردار من بە کردار مناڵەکەم پەروەردەکەم نە بە قسە ئەو کردداری من ئەبینێ وەک منی پێتێت فێری چی ناکەم فێر ئەبێت ڕاست وریابین ئەم کەسانە کە ئەوە مامەڵەکەن خەریکی فێربوون و کردارن کەسانی تر بەم کردارە و بەم فێربوونە یان ێزیکەکەنەوە یا دوورەکەنەوە آخر قسەی چم ئەمەسە فەسادێک دروستەکەن ئەچواتە ژێرخانی ژیانی ملەتەکە چون پەرەیسەند ئەوێتە فەسادی ساختاری ئیتر نەتەوەکەتێکەکە بە یارمەتی مامۆسایانی ئاینی و مانگی ڕەمەزانی پیرۆز و هەموو موسڵمانان و هەموو دینەکانی تریژ من لە کۆتاییە وەکو پیشەکەی خۆمەڵێم هەر دینێکی هەر ئاینێکی بێدینی دینداری هەرچیەکیت من ئەوە بینم کە ئەو بینم من ئەو مامەڵایە بینم کە تۆ لەگەڵ ماکەی ئەگەر مامەڵەکە شیرینە دیندارەکە و پیرۆز بێ و بێدینەکەشی پیرۆز بێ ئەگەر مامەڵەکەشێ لەگەڵ کۆمەلگا نادروستە چاچیکە و هیچ شتێکی ترمەکە بە هۆکار بووی خواحافیز